73 ساڵ بەسەر دامەزراندنی یەکەمین کۆماری کوردستان لە خۆرهەڵاتی کوردستان تێپەڕ دەبێت کە کۆمارێکی خودموختاری دیموکراتی کوردستان بوو. لە حەڤدەی کۆتا مانگی 1945 لە مەهاباد ئاڵای کوردستان هەڵکرا. لە 22 یەکەم مانگی 1946 بەڕەسمی پێشەوای شەهید قازی محەممەد لە مەیدانی چوارچرا لە شاری مەهاباد پێکهێنانی کۆماری کوردستانی ڕاگەیاند. لە 11 شوباتی 1946 یەکەم کابینەی وەزیران لە ڕێگەی ڕۆژنامەی کوردستانەوە بڵاوکرایەوە کە 14 وەزیر بوون و حاجی بابە شێخ سەرۆکاتی حکوومەتەکەی مەهابادی دەکرد. لە ئامانجا سەرکیەکانی کۆماری کوردستان زمانی کوردی دەبێت بە زمانی ڕسمی خوێندن و ئیدارە و ڕاگەیاندن. هەروەها ئەنجومەنی پارێزگای کوردستان بە هەڵبژاردن و لە ڕێگەی خەڵکی ناوچەکەەوە دیاری بکرێن و نەک لەلایەن حکوومەتی ناوەندی تارانەوە ئەندامەکانی دابنرێت. کۆماری کوردستان لە مەهاباد لە ئامانجەکانی دادای نابوو کە بەرپرسەکان لە خەڵکی ناوچەکانی خۆیان هەڵبژێردرێن و چی دیکە لە شار و ڕەگەز و زمانە جیاوازەکانی دیکەی وڵاتەوە بەرپرسان یەکە کارگێڕەکان بەسەر هاوڵاتیاندا نەسەپێنرێن. ڕاگەاندنی یەکێتی و برایەتی لەگەڵ خەڵکی ئازەربایجان و ڕێخستنی یەکسانی نێوان کرێکار و بەرپرسان بە یاسا دوو لە گرنگترین ئامانجەکانی کۆماری کوردستان بوون. لە حکومڕانی یان زەمانگی خۆیدا کۆماری کوردستان کە سنووری دەسەڵاتەکەی 50 کیلۆمەتر بوو شاری مەهاباد کرایە پایتەختی کۆمارەکە و سوپای کوردستان بە یاسایی و نیزامی ڕێکخرا. گەرچی کۆماری کوردستان لە مەهاباد تەمەنی تەنیا 10 مانگ و 25 ڕۆژی خایاند بەڵام خزمەتێکی بەرچاوی کرد. چەند ڕۆژنامە و گۆڤارێک بە زمانی کوردی دەرچوون و خوێندن لە قوتابخانەکان بە زمانی کوردی دەستی پێکرد. زانایانی ئاینی بە سۆرەکاتی پێشەوا قازی محەممەد ڕۆڵی سەرەکیان لە گەشەپێدانی کۆمارەکەدا بینی و ئاینی پیرۆزی ئیسلام بە بنەمای سەرەکی کۆمارەکە دانرا. لە سەرەتای دروستبوونیاندا یەکێتی سۆڤێتی ڕووسیا پشتیوانی دامەزراندنی کۆماری کوردستان و ئازەربایجانی کرد، بەڵام دواتر بە سەودایەکی نەوتی یەکێتی سۆڤێت پشتی کردە هەردوو کۆمار و بەو هۆیەشەوە محەممەد ڕەزا پەهلەوی پاشای ئەو کاتەی ئێران هێرشەکانی بۆ سەر ئەو ناوچانە دەست پێ کرد و لە سەرەتادا کۆماری ئازەربایجانی داگیر کردەوە. کاتێکی سوپای ئێران گەیشتە کۆماری کوردستان لە پێناو پاراستنی گیانی هاوڵاتیان و نەڕژانی خوێنی دانیشتوانی کوردستان قازی محەممەد بڕیاریدا شاری مەهاباد جێنەهێڵێت و خۆی ڕادستی سوپای شاهنشاهی ئێران بکات. قازی محەممەد بەکاربەدەستان و خزم و دۆستانی ڕاگەیاند ئەگەر بێت و هەڵبێت ئێران شاری مەهاباد خەڵتانی خوێن دەکات، بەڵام بە شەهیدکردنی ئەو واز لە خەڵک دەهێنێت. دوای دەستگیرکردنیان لە پاش دادگایەکی ڕۆڵەتیانی ستەمکارانی سوپایی سزای لە سێدارەدان بەسەر پێشەوا قازی محەممەد و سەیفی قازی و سەدری قازی سەپێنرا. سەرنجام لە دوای 329 ڕۆژ کۆماری کوردستان جوانەمەر کرا و ڕۆژی سوێکی ئازاری 1947 لە مەیدانی چوارچرا پێشەوا و براکەی و ئامۆزاکەی لە سێدارە دران و کۆتایی بە یەکەمین کۆماری کوردی هاتوو. لەو دەمەوە تا ئێستاش دەیان نمونەی هاوشێوی بەکارهێنانی کورد لەلایەن زلهێزان و دواتر پشتبەردانیان تۆمار کراوە. بەو هۆیەشەوە لە پاڵ ناکۆکی و ناتەبایی ناوخۆیی نەبوونی پشتیوانێکی سەرڕاستانی نێودەوڵەتی و زلهێزان کوردی لە بەدیهێنانی خەونی بەدەوڵەت بوون بێبەش کردووە.